ئەچمە لای یەکێک لە گروپە هەرە دیارەکان کەویش گروپی کۆڵن ڤیۆلێنایە کە بۆ سێهەمین جارە سەردانی هەرێمی کوردستانەکەن دیارە کۆمەڵەیەک موزیسیانی بە ئەزمموی دیارن و یەکێک لە هونەرمەنجە هەرە دیارەکانیش کەویش بەڕێز ئاران عارفە لەگەڵ ئەم گروپە کارەکات و لە ئێستا بە خۆشحاڵی و توانیان لە شاری سلێمانی جارێکی تر کۆنسەرتێکی تایبەت بە کۆمەڵە بەرهەمی زۆر جوانەوە نمایش بکەن. گروپی میوزیکی کۆڵن ڤیۆلێنا کە بۆ جاری سێمە سەردانی هەرێمی کوردستان دەکەن لە موزیسیانێکی کورد و دوو موزیسیانی بیانی پێکاتون ئێوارەی ڕۆژی چوارشەممە لە هۆڵی سینەما سالم لە شاری سلێمانی بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق و ژمارێکی زۆر لە هونەرمەندان و ئارەزومەندانی میوزیکی کلاسیک کۆنسەرتێکی میوزیکیان ساز کرد. جاری سێمێتی بڵێ حەزمان کرد بەردەوام کۆڵن ڤیۆلێنا چاوێکی لە شارە جوانەکە بێت بە هەر جارە بە شێوازێکی تازە و نوێ. ئەمجاریان بە دوو کەمانچە و پیانوەیەک ئامادەکاری کۆمەڵی کارمان کردووە. کارەکان هەرەکەی تایبەتمەندی خۆی هەیە و جیاوازە هەماڕەنگی پێوە دیارە. بەڵێ بێگومان هاتنمان و نمایشکردنی کارەکانمان بە قسەی هەموو خەڵکانی شارەزا پسپۆر نایابوو بێوێ نەبووە. ئیتر ئێمەش حەزمان کرد کە دانەبڕین لەم کار و چالاکیانە و من وەکو ئەلان عارف بیرم کردوەوە کە هەرجارێکیش کە بینەوە بە شێوازێکی بە ڕەنگێکی کە بێت هەر جارێک کە هاتوونێتەوە بە شێوازێک بووە. ئەم جارەیان تەنها مۆسیقایە. جارەکانی کە لەگەڵ گۆرانی بێژی کووردا بەشداریمان کرد و عەدنان کەریم و کیژان ئیبراهیم خەیات، بەڵام ئەم جارە تەنها وەکو ئینسترومەنتاڵ دوو ئامێریکەمان و لەگەڵ پیانوویەکە چەند کارێکی ڕۆژهەڵاتیشی تایە ئەمێری پێرکاشتن بەکارهێنین لەگەڵ هاوڕێکی خۆمانە.